سڵاوتان لەبێ بەڕێزانم، کاتتان باش. لەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. بەرنامەی هەفتانە هەرجارە و ئەو بەرهەمە جیاواز و کەسە تایبەتانە بەسەر دەکاتەوە کە خاوەن توانە و بەهرەی جیاواز و تایبەتن. لە بەرنامەی ئەمجارەشدا کۆمەڵێک بڕگە و بابەتی تایبەتمان هەیە لەگەڵمان بن تا کۆتایی. خانەوادەیەک نزیکەی 100 ساڵە لانکی منداڵان دروست دەکەن. بەرهەمهێنانی پەتاتەی سوور بە ستانداردی جیهانی بۆ دروستکردنی جبس. جوتیارانی کورد لە سلێمانی خەریکی کۆکردنەوە بەرهەمهێنانی برنجی کوردین بە هەرەوەرزی. حاجی سەباح دانیشتووی قەزای شەقلاوەیە و ماوەی 47 ساڵە کاری فرۆشتنی بەرهەمە خۆماڵیەکانی وەکو شەوچەرە و چەرەزات و هەنجیری وشک دەکات. بەهۆی تایبەتمەندی بەرهەمەکانیشیەوە کڕیارێکی زۆر تایبەتی هەیە و سەرنجی کڕیارانی ئەو ناوچەیەوە و گەشتیارانەی کە ڕوو لە شەقلاوە دەکەن بۆ لای خۆی ڕاکێشاوە. ئەگەر سەردانی شەقلاوەتان کرد بێتە زانن شەقلاوە بەرهەمە خۆماڵیەکانیەوە بەناوبانگە. ناوم حاجی سەباح مەلا ناسر لە شارۆچکەی شەقلاوەم. تەوان لە دێرزەمانەوە لە ساڵەکانی 1970 ئێمە دەستنامەوەی شێکرد. پێشەکی ئەو بابەتانە خۆماریانەی کە لە کوردستانی خۆمان هەیە لە دەرەوەی شار بوو. ئێمە بەرەبەرە وردە وردە لەبەرەوەی خەڵک گەشتیار شەقلاوە بە خۆسانی شارێکی گەشتیاریە. گەشتیارەکان تەمان ڕویان لە ناو شاری شەقلاوە کرد. ئێمەش توانیمان یعنی وەکو دوکانێکی کچکە بیدایەتی کە دانێن ئەوە تا دەستمان پێکرد. یعنی بە شێوەشی سادە بوو، وەکو تەنها یعنی خەریک بوون باوی بوو، ئەستورکە هەنجیر بوو لەو بابەتانە. دوای تر ینی خەڵک بەرەبەرە لێرە هات ینی باوی ماشیانکردانە کاکرە باوی. دوای ئاخری چەند ساڵ بەسەداچوو ئێمە مەسەن زاران ینی هەنجیر شەقلاوە بەناوبانگە تەمان لە هەنجیری پێشان بە یەک ڕێ خۆشەکرا. ئێستا بە چەندی زۆر هەنجیرەکان خۆشەکرێن. ئەو پەر پێدانێ ئێمە بۆ هۆی ئەوەی ڕەخساندنی هەلی کار بۆ چەندین خانەوادە لە شەقلاوە. دوای بە هەر بابەتێکیان ڕستەی بابەتە نەوەستان بەردەوام لە ئالوگۆڕی لە گۆڕینەوەی بابەتەکان و لەشیان وەکۆمانیانی توی شکۆرکردنەوە. دوای فکرمان کردەوە گوتمی ئەگەر بێت و ینی مەسەنە مێوەجاتێکی وابی لە شەقلاوە بەردەوام بیتن و یەک لەوای لە سێو زۆرە، گەرازیان زۆرە، قازمانەیە، ئەومان سرێ کرد هەر بابەتی هاوینە نەبێتن. ئیتر دەستمان کردنانە خەیسیمان دروست کرد، نەزاحەتێک زۆری هێنا. ئێستا لە شەقلاوە و دەوروبەری و شارەکانی هەتا ینی دەوانی تاراوگەشت دێنێ ئێرە و ئیسیفاد لە بۆ دەرەوەی وڵاتی سنسارە ینی بە تۆن ڕۆیشتووە کوردستان بیت ئەمە ینی بەرهەمێکی خۆشی کوردستان لەوەی. مان هێنا وستۆرمان کردەوە لە مەچینەماندا لە هاڕاوماندا بە بابەتێکیمان ئیسیفادەمان لێ کردیە. ئێستا ئەو قونجیانێک کە مەسەن کلێ دەبین قونجیەکان دووبارە ئیسیفادەمان لێکردن ئەوش بە شێوێشکە بەکارمان هێنان. ئیتر بەرومی شەقلاوە ینی بەدەیان ینی زیاتر ئەتوانم برێم لە 30 هەتا 40 بابەت زیاترە. ئەمە لە دوکانی خۆمان کە دروستمان کردو هەمووش نەزاحەتمانە بە خۆماریە و ئیسیفادێکی زۆرمان لێ کردو. مۆرکێکی شەقلاوە ینی بۆ بابەتە خۆماڵیانە دیارەوە هەر لەوە شێمان سێستا لەیان گەشت و گوزارەوە ینی سپاسنامەیەکمان بۆ هاتووە کەمان بووین ینی مۆرچی ئەو شارەی ینی وەکو بەروبوونی خۆماڵیانە کە ئەتوانین خۆ پێ بەناوبانگ بووە. جەماعەتی هەولێری خۆشەویستمانی کە دێن ئێرە زیاتر سلێمانی خۆشەویست هەردێنە لە شارەکانی تر ئەوانی کە لە باشووری ینی لە خواری و عێراق دێنە کوردستان هەموو ینی بە ئەو فەرق و جیاتیا هەموو ئیتر بابەتەکان پێخۆشەوە هەموو بەردەوام لەسەر ینی جیاوازی ناکێ سەرفیاتێکی زۆری لەسەر. سەرەڕای ئەو کارێ من کاری هەنگەوانی شەکەم کە لە بەرەوەی مەسەن بارودۆخی کوردستان بە خۆزانی هەوایەکەی لەبارە بەخێوکردنی هەنگ ئیتر ماوەی تقریباً زیاتر 30 ساڵە دەستداتە کاری هەنگەوانیش کە لێرەیان بینە کوێستانە و کەدینە و هەنجینەکەی فرۆشین دێنە دوکانی خۆمانە فرۆشین و هەنجینەکەی ئەسڵەوە.
بەرو بوومەکە پارەکشمان بخۆ بۆ کوردستانی و پارەکان بە هەدەر ناچێت بۆ دەرەوەی بۆ بچین هەنجیری لە دەرەوەی لە تورکیا وڵاتەکانی تربینین ئەمە هەنجیرە ماشەڵڵا کوردستان ئەگەر هەنجیر بازاری باش بێتنی خەڵک ینی بێکادانانیشێت هەموو باغی هەنجیر دانێن و استیفادەی زۆرە و وئینشاءڵڵا بەرنامەشمان دەیە چەندی بەرنامەش لە پێشە بە شێوازتر بەکاردێن ئینشاءڵڵا هیواداریشمی ترکە کوڕەکان و ئامۆزایەکان و نەوەکانم ئەوانش ینی پەرە پێ بدەن و ئەو بەرهەمە خۆلانە ڕۆژ لە ڕۆژ ینی بەرەو زیادە بێن. خانەوادەیەک لە شاری دهۆک نزیکەی 100 ساڵە خەریکی دروستکردنی لانکی منداڵانن لە داری تایبەت و کارەکانی ئەم خانەوادەیە لە تەواوی عێراقیش خواستێکی زۆری لەسرە ئەوان تا ئێستاش لە کارەکان بەردەوامن لانکەکانی ئەوان تایبەتمەندی خۆی هەیە و لە داری زۆر تایبەت دروست دەکرێت. داره لندکه سپینداری اغلبی دیده چکرن اغلبی همی سپینداری دیده چکرن تنه بس کوی دوی نبن کوی داره سپینداری ناچنید داره سپینداری ناچمیتنش برهنده هم داره بیه کارتینین جارا همه هایش داره بیه جی لندکا چتکن داره بیه جی هم لندکی چتکن بس اف فرقیاتا خویه های پیچکش داره سپینداری با سعره گرانتره اول سوکه داره که سوکه بوشنکا و شن لندکا خوش راکن و دانن داره دیه بوزنن گرانن جنگ نشن راکن بینید ببد هنده که تین مثلا دیبت سبانی هنده این تحوشه دیبت خانیوی دو طبقه دارد بری و مالزی مد برین ما اسکی چید کرن ما کچک چید کرن ما قالبت کادا چید کرن ما گل نوع شولت کر بردا و گاوه شوله ما بیا لاندک من اف شوله جیب درستی مش باب خونه گرتیه تانه مرفع آخفنا راستی بیجی مش برای خوی گرتی و حتی و گاوه جی از بردوامم دا خواست طایبتیت هین و شم مثلا با عراق خرجی فرکم بس من او امکانیت نینم چون عاملت مکمن از وگاوی الله از بشم بوده که شول کم محافظه اربیل جی گلم بو واجی شول کن بو دیانا جی گلم نه شول کری هر جاره کام بر بیتش ساتلاند کا کمتر من نبریه بس وگاوی اصلی الله درقات دو کپتنی به محافظه دو کپتنی چونکو عود ویشولیت کن نماینه شول ناکن امایم از دو سه عیاله که خوینه
جا باشه عبد سی عیاله هم سه چارک هم درقت ناییم لە ناوچەی قەرەداغی سەربا پارێزگای سلێمانی جوتیارانی کورد بە پشتبەستن بە جۆگە بەنداوەکان و هەروەها باهێنانی ئاوی کۆکراوە لە بەنداوی چەمی سمۆر لەو ناوچەیە خەریکی چاندنی برنجی کوردین و ئێستا وەرزی درێنەکردنی برنجی کوردیە لەو ناوچەیە و هەروەها جوتیاران بە هەرەوەزی خەریکی دۆرینەوەی بەرهەمەکانیانن. کۆنا مەرەزەکردن ناڕەحەت بوو بەڵام ئێستا کار ئاسانی هەیە لە کۆنا کە مەرەزەمانە کرد زۆر ناڕەحەت بوو لەبەر ئەوەی وەسایلی مەکینە بوو مەکینە کە مەرەزەمانە کرد ئەوێ درەو بکردایە دوای درەوەکە ئەبێ جێخەرمانێک و بۆ خاس کرایە لە دووری مەرەزەکە و هەروەها بە مەکینە کێشە و کردایە ڕۆژی وا بوو مەکینە ئەچەقی تاوارە خەرکی مەکینەوەی دەرنێچوو لە ناو جاڕەکای بەڵام ئێستا کار ئاسانیە شکر ئەم دەڕاستە هاتووە و زۆر ڕەحەتە لەبەرەوەی لایلۆنیەکە کڕی هەر لە ناو جارڕەکە ئەم مەڵوانە کۆکەینەوە و لە مدەیەکی کەمە لایلۆنەکەدا ئەخەیت و هەموو نێجێ خەرمانێ دروستەکەیت و دەڕاستەکە تێتە پاڵی و کاراسانیەکەی بە قوڕی دەڕاستەکە و دوای ئەو شەمەکینەیە تێتە ژێر دەڕاستەکە و چەڵتوکەکەی تێخا و زۆر کاراسانیە بەڵام ئێستا مەرەزە ئەوەی هاتیە پارە ناکای نایتر باشترە لەوسا باشترە. مەرەزە بگاتە مانگی 11 باشترین چەڵتوکە ئای مانگی 11 ئەخواتە 10-11 چەڵتوکەکەی دەرەجە یەکەی تر چەڵتوکەوە ئەبێتەوە هەم لە تێشتا زیاوەکە و هەم تامیشی خۆش لە یەکی دەوە هەتا کۆتایی مانگی 11 تێگەی ئێستا ئەم چەڵتوکە باشترین چەڵتوکە ئەمە دوو ڕۆژە درەوەکەین تقریبان ڕێ 4 ڕۆژتر بووە درەوکردنەکەی تقریبان ڕۆژێ خڕکردنەکەیەوە دوای کوتانەکەی دوای ئەتر خڕکردن و بەڕاستی زەحمەتە زۆر مەینەتی زۆرە بڵێ هەروە مەرەزە هەر کەسە لێ مەرەزە زۆر بە زەحمەتە. ئێمە لە وەرزی دوورینەوەیان دەستمان پێ کردووە چەند ڕۆژێکە بەردەوامین و بەردەوامیش دەبین ئەم مەرەزەی ئەمە لە ئاوی پاییزی خواردووە و کاتی دوورینەی هاتووە و شتێکی زۆر باشە و دوورە لە موادی کیمیاوی و بە ئاوی سروشتی کانی بەرهەم دێ و زۆر شتێکی تەواوە بۆ خواردن و ئێمە چەند ڕۆژێکە بەردەوامین وەرزی دەستپێکردنی لە مانگی 5 و کۆتایی مانگەکانی 5 دەست پێکاتە ئەم کاتێک کە مانگی 10 تا زیاتریش ئەڕوات لەم کاتەیە بە شێوەیەکی باش بەرهەم دێ و زەحمەتی زۆری پێویستە بەڕاستی کاتێکی زۆری پێویستە و زەحمەتی زۆرشی دیایە و ێستا بە هاوکاری و برادرانە و
ئەمە هەموو هاوڕێ قەوم و دۆستانەی سا هاتوین دەستمان پێ کردو بە وەرزی دوورینەوە. هاوڵاتیەکی کورد ماوەیەکی زۆرە لە وڵاتانی ئەوروپا دەگەڕێت بۆ کۆکردنەوە دۆزینەوەی کەلوپەلی کوردەواری بۆ ئەوی کە لە مۆزەخانەیەک کۆیان بکاتەوە. ئامانجیشی ئەوەیە کە کەلوپەل و هەروەها کولتور و مێژووی کورد بە وڵاتانی ئەوروپا و خەڵکی وڵاتانە بناسێنێت. Müzexane me ji gelek beşan pêktê, beşên berheman sê-çar beş hene. Berhemên ku bi destên Kurdan hatine duristkirin, wekû xencerek 200 sal kone, yekem qawana jinê Kurd, Meyrem Xan bonumuz hala 1922 ye. Qawanên dî hene ku bi destên Kurda hatine çêkirin û berhemên wan. Yê Ayşeşan heye, yê Gerabetê Xaço heye, yê Saîd Yusuf heye, yê Ali Azgarî Kurdistanî heye, ê ku na çend têne bîra min lê gelek hunermendên Kurdan yên berê, 100 salên berê ev berhemên wan e. Pereyên Kurdî hene bo nimûne yê Pereyên Sultan Salahaddin. Naxşe heye li wê derê, ev naxşe sala 1892 hatiye amadekirin, çapkirin. Wargeh û ciyên bajar, gund û bajarên Kurdan gelek giring e, ji ber ku navên kevnên kevn heta yê navên bêjin 300 sal, 400 sal berê yê Kurda ew wext nehatiye ji bîrkirin û ji hêla îngilîze hemû hatiye nivîsîn. Evana berhemin ku ji hêla xelkên Rojavayî hatine întaçkirin berhemdan. Li gelek paytextên welatên cihê cihê li Rojavayê bi dest diketin. Bo nimûne sê dane şexs hebû, kes hebû ku gelek bi nav û bang bûn li sedsala 18 li Ewropayê û çapemeniya Ewropayê ji nêzîkî ve ewan dişopan. Yek ji wan bo nimûne Qara Fatima bû ku wekû Amazona Kurda hatibû naskirinê. Bo şerefa wê bo nimûne jê re li vê derê sêniyek li Fransayê hatiye çêkirin. Li ser dinivîse Qehremana Kurdistanê Qara Fatima. Şexsekî dîke Zaro Axa bû ku temenê wî 106 sal bû. Ku wek yekem Kurdê Swêdê tê naskirine Şerîf Paşa bû. Sala 1800 qehwe çend cûreyên qehweyê Kurdî hene ku niha jî li Kurdistanê têne vexwarin. Bo nimûne bo Ewropayê hatiye îtixal kirin. Her wisa madalya hene, madalyayê wexta Şeyx Mahmud bo nimûne ji hêlan dewleta İngiliz hatiye daîm bo generalên xwe kir xizmet kirdine bo dewleta xwe li Kurdistanê. Li ser dinivîse Kurdistan. Li vir eviya 1824 ji kovarekî İngiliz hatiye girtin. Segê Kurdan bahske ev pir meşhurin, ne tenê li vir gelek jiyên dijî hatine behskirine lê ev yê herî kevin bû bo nimûne 1824.
جوتیارانی دەشتی گۆخلانی سەر بە قەزای پێنجوێن ئەمساڵ دەستیان کردووە بە بەرهەمهێنانی پەتاتەی سوور با پێی ستانداردی جیهانی کە جۆرێکی پەتاتەیە کە بۆ دروستکردنی چیپس زۆر گونجاوە. ئێستا و جوتیارانە بەردەوامن لە بەرهەمەکانیان و هەروەها توانیویانە بۆ ئەمساڵ 1000 تۆن پەتاتەی سوور بەرهەم بهێنن. ئێمە لە مانگی 5 دەستەکەن بە کێڵاندن و چەندنی پەتاتە تا 15 تا 16 دواتری تر ئاودان دەست پێکات تا مانگیدا واتە مکافعکردنی و عینەکانی تری لەو بواری ترە لەو بەینا دەبێت. ئیتری سەژەوەی ئەیبینی کە دەستمان کردو بە هەڵگرتنەوەی کە مانگیدەیە. ئەم پەتاتەیشە پەتاتەی جبسە بۆ جبسە بێ بۆ خواردنە بێ بۆ باشترە لە هەموو شتێکی تر بۆ خواردن بە حکمی ئەوەی کە بۆ جبسە ڕۆن کەم هەڵەمژێ و ڕێژەی شەکری کەمە لە ڕووی ساحی و ساحیترە. ئێمە بڵێن 6 ساڵ بۆ 7 ساڵ پێشی ئیستا لەوانەیە چەند جوتیارێک بوو بین کە پەتاتەمان چەندۆ لە منتیقەی پێنجوێنە. ئێمە کشتتوکاڵی ترمان کردووە بە عام شووتی و تەماتە و خەیار و هەموو کشتتوکاڵەکانی ترمان کردووە بەڵام وەکو پەتاتە 6 ساڵەکە کردومانە یەکەم جار چەند جوتیارە بووین لەوانەیە لە 2-3 جوتیارە بەڵام ئیستا زۆر باشە زیادی کردو تا 20 کەسیش ئیستا بە گەورەی پەتاتەکەن ئینتاجێکی زۆر باشی هەیە و لە ڕووی تام و خواردنیشەوە ئەوەی کە خەڵک تامی کردو ئەی خوا و پەتاتی ئێرا بە ئەڵێ فەرقی زۆر جیاوازە لەگەڵ شوێنەکانی ترە. هیچمان لە حکومت ناوێ وەکو بێت دەعممان بکە بەس ڕێگە نەدا لەو کاتێک کە ئیسەباری ئابووری چواردەورمان تورکیا ئێران سووریا هەڵاوساوە پارەکان زۆر نزمە ئیستا بە نرخێکی کەم کاڵاکانی ئەوان واتە پەتاتە بەرهەمەکانی ئەوان ئەگاتە کوردستانی ئێمە ئەگاتە عێراق ڕێگری بکات ڕێنەدات لە سنوورەکانەوە ڕێگە داخات بەزەومان ناوێ لەوان ئەگینا ئێمە هیچی ترمان ناوێ ئەگەر ئاکرێت ینی لە عێراقا هەموو وەرزەکانی تیا هەیە پێویستمان بە هاوردەکردن نەبێ ئیسا لە بەغاوە پەتاتە دەست پێەکە تا بادینان و تا منتیقەکانی تر تا هەولێر تا کەلار ینی لە هەموو وەرزەکانە زەراعە دەکرێت و پێویستمان بە هیچی دەرۆ نابێ بەڵام ئەگەر حکومت ڕێگر بێ لەوەی کە بێتە ئێرە. ئەم جۆرە پەتاتە تایبەتمەندی خۆی هەیە کە بۆ پیشەسازی دەبێت چڕی پەتاتەکە ستانداردی جیهانی بێت بە پێی ئەو شەریکەیە دیاری ئەکات و چەند تایبەتمەندیی تر لەوانە ئەبێت لە کاتی واتە سوورکردنەوەی بۆ جبست نابێت ڕۆن زۆر لە خۆ بگرێت بۆ تەندروستی و هەروەها ڕێژەی شەکری کەمە و یەکێک لەو ستانداردانەی کە شەریکە لەسەری ئیش ئەکات کە ئەبێت جبست لە کاتی خواردنیا با بڵێن خرمەی بێت. ئەم پەتاتەیە هەموو ئەو تایبەتمەندیە و جۆرێکی تازەی لە کوردستانە ئێمە یەکەم ساڵەکە ئەم جۆرە بەرهەمهێنین و سەرکەوتوو بووین. ئێستا کاتی هەڵگرتنەوەی بەرهەمەکەمانە سوپاس بۆخوا بەرهەممان باشە و ڕازین لێی. لە ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانەوە لەگەڵتان بووم تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.